لە شاری سلێمانی پاڵەنتی سەوڵ و کانوویانەکانی کوردستان ئەنجامدرا کوڕان و کچانی دوکانیش بە بێجر کابەرەیەک توانیان نازناوەکە ببەنەوە. دوای 4 ساڵ چاوەڕوانی دوجار دەریاچەی دوکان کێبڕکەکانی سەوڵ و کانووی یانەکانی کوردستانی لەخۆگرت بە بەشداری تەنها 6 یانەی کوڕان و کچان لە دەریاچەی دوکان و بە سەرپەرشتی یەکێتی سەوڵ و کانووی کوردستان بۆ جۆرەکانی ڕەونیگ و سیباحی و کایەک ڕکابەریەکان بەڕێوە چوو. شاراوە کە ئەم جۆرە یاریانە وبالتحدید سەوڵ و کانۆ یەکێ بوو یاریە خۆشەکان و بە پێزەکان کە لە دەریاچەی دوکان عادەتە نەکرێ و ساڵانێکی زۆرە تقریبان 4 ساڵە ئەم پاڵەوانێتی ئەنجام نەدراوە. ئەمە یەکەم پاڵەوانێتی ئیمساڵ ئەنجامی دەین. وەکو جەنابەت فەرموودە ئەم یاریە پێداویستی تایبەتمەندیەوێ، یعنی ئەو بەلەمانەی کە بەکارێنی تایبەتمەندە و بە پارەیەکی زۆرە کڕێ پێداویستێکی تایبەتمەندیەوێ و نیمانە و نەشمان بووە ئەوەی کە ئەیبینیت ئەنجاممان پێداوە بەخواستی لە هەندێک لایەنەوە خواستمان کردو یارمەتیان داوین کە پاڵەوانێتێک بکەینەوە. بە خۆشتان نەزانن دەریاچەی دوکان یەکەم و ئەخیر شوێنە کە ئەم جۆرە یاریانێتیەکرێ حتا نەک لە هەرێمی کوردستان لە عێراقیشا بەڕاستی لە پاڵەوانەتیەکەدا سەر ڕای کەمیانە بەشدار بووەکان بەڵام کچان و کوڕانی یانەی دوکان توانیان ئازبەرزی خۆیان پیشان بدەن و کۆنتڕۆڵی سەرجەم یاریەکان بکەن. یاریزانانی تیپەکەش لەسەر ئاستی ناوخۆ و عەرەب و ئاسیا کە خاوەنی مەدالیای ئاڵتوونن باز لەوە دەکەن سەرڕای بەدەستهێنانی یەکەم، بەڵام جیاوازیەکی زۆر لەسەر پاڵەوانێتیەکە دەبینن لەگەڵ پاڵەوانێتیەکانی دەرەوە. ئەلحەمدولیلا ڕۆتوانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەم یاریە سەوڵ و کانوو و زۆر سپاسی ڕایەنەرەکەمەکەم مامەستا سەلام و باوکم کە ڕێگەیانە بەشداریەم یاریەکەم و پلەی یەکەم بەدەست بێنم و من خۆم یاریزانی یاریەسیانەکانی منتخەبی عێراقم و یەکێمی عێراقم پاڵەوانی وڵاتانی عەرەبی و ئەفریقام پاڵانی ئاسیام. هەڵبەتە پاڵەوانێتەکانی دەروانێ لە ڕووی کوالیتیەوە زۆر لە پاڵەوانێتەکانی ئێمە باشترن بەڕاستی لەبەرەوەی ئێمە بۆ بێخزمەتیە شانێ کە پاڵەوانێتەکانیشمان خزمەتێکی وای نییە ئەتوانین ئەنجام و نەتیجەی باش بەدەستبێنین. سپاس بخوا لە چاو ئەوانە ئەتوانم بڵێم زۆر باشن چکە بەڕاستی هەم کوالیتی بەلەمەکانمان باش نییە و هەمیش با بڵێن خزمەتمان زۆر ناکرێت. بەشێکی تر لە یاریزانان باز لە گرنگی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە دەکەن بۆ بەرەو پێشچوونی ئاسیان، بەڵام ناشی شاردنەوە کە نەبوونی پاڵەوانێتی کاریگەری کردوتە سەر بەرەو پێشچوونی ئاستیان. وەگی یاریزانی یانەی سیروانی شارەزوور کە لە ئاستی ڕەوینگی جووت ئاین دوو نەفەری توانیمان پلەی سێیەم بەدەست بێنین ئاستێکی باشمان پێشکەش کرد و پاڵەوانێتیەکەش ئاستێکی باشیە بوو و سپاس بخوا بە پشتیوانی کاک محەموود دەڕیبەکەمان ئاستێکی باشمان پێشکرد. بەڵێ کاریگەری کردو سەر بەڵام بۆ خۆمان حەز و خولای خۆمان بۆ میارێ وای لێکردوین کە هەر زیاتر بەرەو پێشچین و کۆڵ نەدەین. بەڵێ بە دڵنیایە بوونی پاڵەوانێتی زیاتر تەمۆحی یاریزان زۆرترەکە بۆی کە بتوانێت ئاستێکی باشتر پێشەشکە و ڕەهێنانی زیاترکە. دوای ڕکابەریەکی بەهێز لەسەر ئاستی کوڕان یانەی دوکان بە کۆکردنەوەی 50 خاڵ پلەی یەکەمی بەدەست هێنا و پێشمەرگەی سلێمانیش بە 30 خاڵ بووە خاوەنی پلەی دووەم و یانەی پیرەمەگرونیش بە 15 خاڵ پلەی سێیەمی بەرکەوت. لەسەر ئاستی کچانیش تەنها یانەکانی دوکان و پێشمەرگەی سلێمانی بەشداریان کردو یانی دوکانیش نازناوەکەی بەدەست هێنا. لە کۆتاییشدا لەلایەن بەرپرسانی ئامادەبووی پاڵەوانێتیەکەوە خەڵات بەسەر یاریزانان و تیپە سەرکەوتوەکان دابەش کرا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەریاچەی دوکان.